بۆ خوایکەین ئێمە هیچمان هەمووی خۆیە لە ماوەی سێ ڕۆژ و چەند سعاتێکە ئێمە توانیمان زیاتر لە 15 بار هەڵگرت لە خۆراک و پێداویستی و جلوبەرگ و پێداویستی منداڵان و پێداویستی ڕۆژانێکەوە ئێستا خوشکوبرایانمان لە ڕۆژاوای کوردستان پێویستیانە زیاتر لە 15 بار هەڵگرمان کۆ کردوتەوە لەگەڵ بڕی زیاتر لە 80 ملیۆن دینار و 130 وەرەقە بەسەرەوە پێم وایە نزیک بە گشتی ئەبێ بە 100 ملیۆن دینار هەموو ئەمەشەکەین بە دۆلار و بڕیارە هەر ئەم شەو لێرە لەگەڵ بەشێک لە هاوڕێیانی ئەم کەمپینەیە دۆستانی ئەم کەمپینە لە دڵسۆزانی کەرکووک بەڕێ بکەوین بۆ ئەوەی بە زووترین کات بگەینە دەست کە سوکار و هاوخوێن و هاونەتەوەکانمان لە ڕۆژاوای کوردستان. ئێمە بە پێی ئەو پلانێکەدامان ناوە بەنیازین لە ڕۆژاوای کوردستان لە شاری قامیشلۆ هەموو ئەم کۆمەک و ئەم پێداویستی و ئەم پارەی کە کۆمان کردووە تەسلیمی دەستی مانجی سووری کوردی بکەین کە ڕێکخراوێکی خێرخوازی هەموو ئیدارەی خۆسەرە لە ڕۆژاوای کوردستان چونکە ئەو داتا و ئاماری لەلایە ئێمە هەر لە سەرەتا شۆکان پرۆژێمان ڕاگەیان بە هەمانجی و بە لینکی ڕاستەوخۆ لەگەڵ ڕێکخراوی مانجی سووری کوردیە ئەم پرۆژێمان ڕاگەیان بۆیە ڕاستەوخۆ تەسلیمی دەستێوانەکەین لە شاری قامیشلۆ. ئەمە ئەم کەمپینە بەیانی بەردەوامە بێ درێژەیە بێ بەشێکی زۆر لەسەر پەرشتیاران و خەمخۆران و دڵسۆزانی کەمپینەکە خۆبەخشانی کەمپینەکە بەیانی لە هەردوو بنکەی ڕەحیماوە و شۆڕیجە بەردەوامن لە وەرگرتنی کۆمەک بۆی قۆناغی دووەم لە ڕۆژی یەکشەمەوە تاکو ڕۆژی پێنجشەمە دووبارە کۆ بکرێتەوە دیسان ڕۆژی پێنجشەمە یا ڕۆژانی دوای ئەوە ئەگەر قابلی درێژکردنەوە بوو دووبارە کۆ بکرێتەوە و بخرێتەوە ناو سیارە و بنێردرێ بۆ ڕۆژاوای کوردستان. دەستخۆشی لە خەڵکی کەرکووکەکەی بەڕاستی خەڵکی کەرکووک هەموو کاتێک پێشەنگ بووە ئێمە یەکەم ڕۆژ ساوڕێنێ شتەمانەکرد لە خەڵکی کەرکووک خەڵکی کەرکووک بە ئامانە دەم شتانیان گەنە دەست ئێمە ئینشەڵا پشت بەخوا لە کەمترین 24 کاتژمێر ئێگەی نەبراکانمان لە ڕۆژاوە. بەڵێ من خاوەنی ئۆتۆمبیلم هاتوومە بۆ براکانمان لە ڕۆژاوە ئەمانە بگەینە ڕۆژاوە باڵێ بەرامبەر بەڵێ خۆبەخشانە بۆ خوایکەین ئێمە هیچمان هەمووی خۆیە خۆ دەوێت جێمان خۆ لە بەخشێ مەشە بەخشین.